لهوليري لدستيا مافين مروفان لهريما كردستان إيرو بش باراستنا مافين زاروكان هاتا ذكرن أو يك بهم آهنگيا لقل ركستنا يونيسف يا زاروكان يا نتوين يك بوي هاتا كرن ده درباري خواندنا زاروكن روج أوي كردستان داجي لدبستان هريما كردستان ساروكا دستيا مافين مروفان موناياقو جروداوی را گوت او هول ددن روشوان زاروکن روج اوای کورسان جنیزیک و بشوپینن همو پرسکریکن وان ین خوندن جی چاره سر بکن. هەندێک لە منداڵانی ڕۆژئاوای کوردستان وەکو پەنابەر بەهۆکاری جیاواز لە قوتابخانەکان وەرناگیرێن چیتان کردووە بۆیان بەدەدا چوون زانیاریتان هەیە لەم بارەوە؟ بەڵێ چەند کەسێک هاتیتە دەستە سکاڵای تۆمار کردیتەوە بە تایبەتی پار هەندێک کەس کە لە مەکتەبێک بوون لە عینکاوە ئەوانش کێشەیان هەبوو سەردانمانکردن من و بەڕێوەبەری گشتی یاسایی و ڕاوێژکارێک کێشەکە ئەلحەمدوللا چارەسەرمان کردەوە بەڵام کێشەی سەرەکی ئەوان ئەوەیە کە لە وڵاتی خۆیان بە زمانی عەرەبی خوێندنیان تەواو کردیتەوە لێرەش ئەوەندە مەکتەبی عەرەبی نییە کە بتوانین هەمویان قبول بکرێن و دەبوایە وەشی پەنابەر مافی خۆیان هەبیتەوە بۆ تەواوکردنی تعلیمی خۆیان بەڵام نەک لە مەکتەبەکانی ئێمە بەڵکو مەکتەبی تایبەت بە خۆیان هەبیتەوە هەمان سیستمی خۆیان و بەو زمانە کە خوێندنیان دەست پێ کردیتەوە کە زمانی عەرەبیە بۆیە ئێمە ئەو تاکە سکاڵانە کە دێنە لامان هەمویان متابعەیان دەکەین بەڵام ئەگەر هات و ڕێنمایی وە بڵێتن کە ناکرێت لە مەکتەبێکی کوردی قبول بکرێت چونکە لە زمانەکە نازانی بخێنی و بنووسی ئیتر ئێمەش ڕێز لە ڕێنمایی دەگرینەوە. ئەی قسەتان لەگەڵ وەزارەتی فەرۆدە کردووە کە قوتابخانەی تایبەت یاخود بە زمانی عەرەبی بۆ ئەم پەنابەرانە بکرێتەوە؟ بەڵێ اقتیراحمان هەبووە بەڵام ئاسانیش نییە ئەوە خۆی دەبوایە زیاتر ڕێکخراوەکانی نێودەوڵەتی وەچی یونسکۆ زیاتر گرنگی بدەن بەو بابەتانەکەی.